پێویست دەکا کە دادەنیشین پشتمان ڕێک بی لەگەری، یعنی نە زۆر بێتە پێشەوە نە زۆر بچینە دواوە، یعنی کورسیەکە بە گۆشەی 100 لۆ 100 دەبیتن. باشە گۆشەی 100 لۆ 100 یعنی تۆزێک لاریەک هەیە بەس بەو دەرەجە زۆرەی نییە. زۆر ڕێک نییە بەڵام لاریش نییە زۆر لاریش نییە. ئەمە پشتی کوشینەکەم پشتی کوشینەکەی باش. هەندێک زار کە دادەنیشین خاصەتەن ئەوانی کە زۆر بەژنیان ئەوە نیە کورسەکە نویە. باشە ئەو کاتە چمان پێویست دەبیتن گۆشەیەکی ئاوەمان پێویست دەبیتن کە ئەوەی خوارێن بدێ ئەو گۆشە نە ئەوەی دیکە ئەو گۆشەیە دادەنین هەتا بە تەواوەتی کە دادەنیشین قاچەکانمان کورسەکەی بگری چونکە کە بۆشایی هەبوو لە نێوانی قاچەکانمان و کورسیەکە باشە ئەتو ئاگاد لە خۆت نییە دەخزی ئەو شێوازە ئەوە نابیتن ئەو شێوازە ڕێکەت نامینە هەتا بە جوانی بیگریتن ئەو کاتە کاریگەری بەسەر پشتمانەوە دەبێت کاریگەری ڕاستەخۆی لەسەر پشت دەبیتن دەتوانین ئەو گۆشەیە دابنین هەتا بە تەواوەتی ڕانەکانمان لەسەر کوشنەکە دانیشی. هەردووکیم پێ بڵێ یەکەم ئەگەر کوشینەکەی دواوە 100 بۆ 110 دەرەجە نەبوو ئەوەی کە باست کرد و لە خوارەوەش قاچمان نەنووساوە بە کوشینەکە چیمان لێ دێ ڕەنگە پشت چی لێبێ ئەمە کە دادەنیشین حەوزمان دەستە دواوە تۆزەک باشە کە چۆ دواوە ڕاستەوخۆ فشار دەکەوێتە سەر بڕبڕی پشت باشە کە فشار کەوتە سەر بڕبڕی پشت ڕۆژانە ئەو ئەمە دووبارەی دەکەینەوە کە ڕۆژانە فشار کەوتە سەر بڕبڕی پشت بێگومان کەسەکە تووشی ئازاری پشت دەبیتن ئەوجابیدا سەرەتا مەسەرەن ماسوورگەکانی ڕق دەبی دوایە وردە فقراتی تووشی ئازار دەبی. باشە ئێستا گەنجێکمان هەیە تەمەنی 25 ساڵە یا سۆگەن خان تەمەنی زۆر کەمە هیچ کێشەیەکی نییە ڕۆژانە ئۆتۆمبیل لێ دەخورێت بە گەنجی چکە گەنجە جارێ کێشەی بۆ دروست نەبووە جارێ پێشبینی دەکەی لە داهاتوودا کێشەکەی بۆ دروست بێت زۆر داهاتوویەکی زۆر نزیک زۆر نزیک چونکە جاران ئەوەندە خەڵکە بەو شێوەیە سیارەیان لێ نەدەخڕی وایە ئێستا زۆر لێ دەخڕن یعنی ئێستا ئەمە زۆر گەنجی دەبینم ئەوە نییە شتەکە بەرزبری کە گەیشتە عمرێکی ئەو مشکلانەی لێ پێیابی نە گەنجی زۆر دەبینم مشکلی فقراتیان هەیە فەیانی ئەگەر ئەو ڕۆژ نەبی هەفتەچیکە سارەی دیکە دوو ساریکە هەر توش دەبیتن ئەزەلوی لە ئێستاوە وەکو پارێزیە شێوەیەکی پارێزیە کەسێکمان هەیە شۆفێر نییە شۆفێر نییە با بڵێن پیشە شۆفێری نییە دەچێتە دەوام و دێتەوە دەچێتە لای خزمێکیان و دێتەوە دەچێتە لە هەولێرە دەڵاتە سلێمانی و دهۆک و هەڵەبجە و کەرکک و ئەمانە و دێتەوە بۆ ئەمەش هەر هەمان چونکە ئێستا شارەکانمان قەربارغا فەتو کاتێکی زۆرت دەوێت لە کاتی لێخڕین ئەوەش دەبی هەمان شت جێبەجێ بکەیت باش بەردەوام دەبی شێوازی دانیشتن لە سەرەتاوە کە ڕێکی دەخەین کورسەکەی دەبی بینینە پێشێ باش بە شێوازێک نە زۆر نزیک بی لە دەشبوولەکەی نە زۆر دوور بیتن چونکە کاتێک ئەتو کە زۆر دوور بوو بێگومان کەسەکە زۆر دوور دەکەویتەوە ئەوەش کاریگەری دەبیتن کە زۆر نزیک بوو ئەتو یعنی هەم لە بۆ زەبرێک ئەگەر خوانە خواستە توشبی یان ئەوە تا لە شێوازی دانیشتنی پشتت کاریگەری دەبی باش قاتمان چۆن دانین چونکە ئەگەر لاقمان تۆزێک بە خواریدانا ئەژنۆ لەگەری دەسوڕێ حەوز لەگەری دەسوڕێ ئەوەش کاریگەری لەسەر فەقەرات دەبیتن باش فەدەبی پەنجەی پێ ڕووی لەسەرەوە بی نابی ئەو هاوی پەنجەی گەورە ئێستا سۆگەن خان چی بکات قاچی لەسەر دانێتن ئۆکەی بەو شێوەیە ئەوها ئەگەر ئەو لاقەشی لەسەر لایەکەی دیکە دانێ بەس مهم بەو شێوەیە بیتن بەڕێکی بیتن یعنی ئەو های لێنەیە پەنجەک ئۆکەی ڕێک بیتن باش گۆشەیەکی نرم دروست دەبێ لە گۆزینگ و لاقی چۆک و حەوز تقریباً گۆشەنەوەت دەبیتن چۆک کەمەک خوارتر دەبیتن لە حەوز و یەک شتی دیکەش هەیە کە ئەتوو کورسێکە چا کرد مەسافەی تقریباً تەنها 2.50 دەمینێتەوە لە بینی خوارەوەی چۆک لەگەر کورسیەکە بێگومان ئۆکەی بێگومان کە دکتۆرە دەڵێت چۆک ئەمە لە هەولێرێ و لە کۆیە و لەوانە سە دکتۆرە لە کۆیە هاتیە دەڵێن چۆک ئەژنۆ و چۆک هەمان شتە دەبێت مەسافەیەکی ئەوەندە 2.50 هەبێتن یعنی لە کۆتایی قاچی ئەژنۆ لەگەر کوشینەکە 2.50 مەسافە هەبی زیاتر نابی هەبی باش ئەوە گۆشەیەکی ڕێکمان دروست کرد بۆ ڕاگررتنی بڕبڕەکان بە شێوەیەکی ڕێک یەکەم شت لە کاتی دانیشتن کە دادەنیشتین حاولە دەکەین سمتمان بە کورسەکەەوە بینی لە خواری هەتا ڕێک دانیشین ئەگەر
ئەوە نەبوو گۆشەیەکی ئەو هادادنین باشە گۆشەمان بەدەست نەکەوت دەتوانین خاولیەک لول بکەین بەس خاولەکە بە شتێک بیبەستینەوە تا هەر دەقەو نەکرێتەوە ئەو گۆشەیە دادنین لە پشت خۆداینی حەز دەکەی ئەوە ڕێیەکیەک دەداتە بڕبڕەکانی ئەمە لە کۆتایی پشت ئەوە ئەو قەوسیەی کە لە پشت هەیە ئەمە هەمومان یعنی لە خوارەوەی پشت قەوسیەکمان هەیە لەو قەوسەی دایدنەی ئەوە سەپۆرت یعنی سەپۆرت پاڵپشتی بڕبڕەکانی پشت دەکاتن فشار شێوازی چەماوەیەکەی بپارێزیتن فشار لەسەری کەم دەکاتەوە باش لەگەر ئەوەش لە هەمان شێوە مل باشە زۆر گرنگە تەمان ئەو سیارە نیتی بەس زۆربەی سیارە نوێیەکان هەموو نوێیەکان هێدڕێستی هەیە ینی ئەو کوشینەی کە لەسەرەوە پاڵپشتی سەرمان دەکا باشە ئەوەش بە هەمان شێوە دەبی ملمان ڕێک بی لەگەر بڕبڕەی پشت و لە هەمان کاتدا دەبی سەرمان لەسەر ئەوەکەی بیتن ینی ناوەندی سەر لەسەر بەشی سەرەوەی لەسەر بەشی سەرەوەی ئەوەی کە هەڵگری سەرمانە بزدەبت چونکە ئەگەر سەرمان لی دووربی ینی ملمان لۆ پێشەوەبی ئەوە بێزگەرەوەی کە فشار دەکاتە سەر بڕبڕی مل لە هەمان کاتدا ئەگەر خوانەکات تووشی زەبرێک بی ئەو کاتە سەرت بە عەزیەت ینی دەگەڕێتەوە عەزیەتی زیاتر دەبی فدەبێ پشتی سەرت لەسەر مێشک لە مەترسیدایە بزدەبت نەک تەنیا مل و نەک تەنیا ئەوە مێشک ماسوولکە و فەقەرات و ئەمانە بزدەبت ئەگەر سەرمان نەگەیشتێ هەمان شت شێوە گۆشە هەیە لە بۆ بەشی سەرەوە دەتوانین ئەو گۆشانە دانین یاریدەمان زۆر دەدا باشە بەگشتی ئەوەی کە باس کرد ڕاستیەک هەیە دەبێت بیڵێمەویش ئەوەیە ئەو شێوازە تەندروستەی کە تا ئێستا باست کردووە خانمان زیاتر جێبەجێ دەکەن بۆیە ئێمە دەڵێن خانمان ئاوا بەسەر سوکانەوەن نزیکترن لە سوکان و لە کەرەستەکانی دیکەی لێ خوڕنی ئۆتۆمبیل ئەوەی ئەوان دروسترە بێگومان چونکە خانم ڕاستە زۆر پێیان چونکە بە حەزەرەوە دەڕواتن چونکە دەڕوا لە جادەکان ناوێت تووشی هیچ خوانە خواستە ئێستا ژوایە و بەداخەوە شتێکیش هەیە ینی دەمەوێت ڕاستە تۆزێک دوورە لە تەوەرەکەی بە زۆر جار دەبینم و بە تایبەتی پیاوان منداڵ لە باوەشیان دادنێن لە کاتی لێخوڕین یعنی ئەوە بەحساب لە خۆشەویستیە ینی بەداخەوە ئەوە خراپەیەکە کە دەیکەن کەواتە منداڵان دانەنین ئەمە بێگومان کەسەکە منداڵ لە باوەشی بێت ناتوانێت دانیشتەکەی بێگومان غەڵەت دەبیت گەلەوە مەترسێک لەسەر مناڵەکە دروست دەبێت بێگومان ئەوەش مەترسێکی ترە